گروپی دۆستانی کتێبن لە هەڵەبجە باوکاری دەستگای ڕوانگە پڕۆژەی خۆبەخشی هەڵمەتی بە کللتورکردنی خوێنەوەیان ڕاگەیاندووە. ئەوان لە ناوەندە زانستیەکانەوە بگرە تا دەگاتە چاخانە و خواردنگەکان ژمارەیە کتێب لە ڕەفەیەکی جێگیردا دادەنێن تا هەمووان بخوێننەوە. کارەکەی ئێمە خۆبەخشانی گروپی دۆستانی کتێب لە چوارچەوەی پرۆژەی دەستپێشخەری لاوان لە دەستگای ڕوانگە ساڵانە ئەم پرۆژەیە بۆ سەرجەم پارێزگەکانی هەرێمی کوردستان کاراوێ. ئێمەش بۆ گروپی دۆستانی کتێب لە هەڵەبجە و پرۆژەی خۆمان تەقدیم کرد کە دانانی دە کتێبخانەوەی پڕ لە کتێب بوو بۆ دە شوێنی گشتی لە ناو سنووری پارێزگای هەڵەبجە بە ناحیە و دەوروبەری هەڵەبجەشەوە. لە ناوەندە زانستیەکاندا سەرچاوەکان پێک دێن لە سەرچاوی زانستی و لە شوێنە گشتیەکانیشدا هەمەجۆرن و لە ناوچەکانی هەورامانیشدا سەرچاوی تایبەتمەندن بە ناوچەکە. ئەوان وە خۆیان دەڵێن جیاوازی ڕەگەز و تەمەنیش لە پرۆژەکەدا لە بەرچاو گیراوە. بۆ منە چایخانەیەکی وەکو ئێرەکە زیاتر ئەو بڵین پیا و تیادانیشێ ئەوان ماخستۆتە بەرچاو کە پێویستە دیوانی شاعران دابندێت لەم جۆرە شوێنانە چونکە بۆ ئەم جۆرە شوێنانە باشترن و ئەو چیرۆکانەیان ئەو شتانین کە پێویستە لێرەیە بۆ ئەو جۆرە کەسایەتیانە باشترن بخوێنرێنەوە. و بۆ منە ئەگەر باسی داخلیەکان بکەین لە داخلیەکانە زیاتر ئەو سەرچاوە زانستیانەمان داناوە کە خوێندکارەکان سوودیان لێ ببینن و ئەگەر باسی ساردەمەنی خانەکان بکەین لەو شوێنانە کە هەموو تەمەنێک سەردانی ئەکا ئەو شتانەماندانەوە کە تەنها بۆ ماوەی نیو سەعات ئەگەر ئەو کەسە لەوێ دابنیشێ سوودی لێ ببینێ. ڕەنگ بێت خوێنەرانی کتێب بە شێوەیەکی گشتی بۆی کاریگەریەکانی سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کەمی کردبێت، بەڵام زۆرن هێشتا ئەو کەسانەی گەرچی پیشەکەیان لە بواری خوێندنەوەدا نییە بەڵام هەردەخوێندنەوە. مەسەلەی خوێندنەوە و خوێندەواری پەیوەند نییە بە تەمەن و ئەمر و کاتەوە. هیوا هەیە لە 80 ساڵی حەز لە خوێندنەوەکە، هیواش هەیە هەر هێناوێتی بە خوێندنەوە، هیواش هەیە گەشتێکی چاکی بەرکەوێ دەستکەوێ بۆ خوێندنەوە بەدەستی کەوێ ئەخوێنێتەوە. وڵی من مەگەر کاتی و وەخت ئیش و کار ڕێکم بگەرەگینا من هەر خوێندنەوەم هەرە بووە. ئەوە چەند مانگێکە نەمتوانیوە زیاتر ئەگینا خوێندنەوەم بۆ بە بەردەوامی ئەگەر ڕۆژی لاپەڕەیەکیش بوو بێ، چونکە من ئیسفادەی ئەو ڕۆژێک کە خوێندومەتەوە ئەو ڕۆژەی ئیسفادەم کردووە و بووە بە خەزێنەیەک بۆ من لە وەختی قسەکردنما یان لە وەختی مەجلیسێکە ئەو شتانم پێویست بووە کە ڕۆژانە خوێندومەتەوە. پرۆژەکەی گروپی دۆستانی کتێب و دەستگای ڕوانگە تەنها دانانی کتێب نییە لە شوێنە جیاجیاکاندا، بەڵکو و پروشەری تایبەت بە وشاری پێدان لەسەر گرنگی خوێندنەوە و مەترسیەکانی نەخوێنەوەش دەدێت بە وڵاتیان. دوجار ئامانجیان ئەوەیە خوێنەوە بکرێتە کەلتور. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.